لە ئەنجامی شکستی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دەسەڵاتدارانی هەرێم ڕۆژ بە ڕۆژ ژیانی خەڵک سەختتر دەبێت. ئەمە ژوای کردووە کۆچی بەلێشاوی گەنجان بۆ ئەوروپا بەردەوام بێت. لە ماوەی ڕابردووشدا هەزار گەنجی دیکەی هەرێم ڕوویان لە هەندەران کردووە و بەشێکیان بوونەتە قوربانی گەیشتن بە ژیانێکی شایستە دوور لە نیشتیمانی خۆیان. بە بڕوای ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش نەبوونی دەرفەتی دامەزراندن و نەبوونی هەلی کار و دروستکردنی قەیرانە یەک لە دوای یەکەکان وای کردووە گەنجان کۆچ بکەن. ئێمە لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی راپۆرتێکمان لەسەر هۆکارەکانی کۆچی گەنجان و هەروەها چارەسەر و ڕاستباردەمان بۆ وەزارەتەکان و هەروە بۆ ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستانیش ئامادە کردووە. یەکێک لەو چارەسەریانە ئەوەیە کە من لە ماوەی 7 بۆ 8 مانگی ڕابردوو کارم لەسەری کردووە کە گەنجان بۆ کۆچ دەکەن لەبەرەوەی هەلی کاریان نییە کە موچە نییە لەگەڵ ئەوەشدا هەلی کار نییە. پێویستە چی بکەین؟ پێویستە ئێمە دەرفەتی کار زیاد بکەین، هێزی کاری ناوخۆ زیاد بکەین. ئەمەش چۆن دەکرێت؟ ئەمە بەوە دەکرێت کە کۆمپانیا بیانیەکان و ناوخۆیەکان مولزەم بکرێن زۆرترین هەلی کار بۆ گەنجانی وڵاتەکەمان فەراهەم بکەن. چاڵاکوانێکی بواری گەنجانیش پێی وایە دانەمەزراندنی دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان و دەست نەکەوتنی کار هەروەها بێموچەیی و قەیرانە بەردەوامەکانی دیکە گەنجانی تەواو ناومێد کردووە. ئەم گەنجە پێویستی بەکارکردنە، ئەم گەنجە پێویستی بەوەیە کە کرێی خانی خۆی بداتن. مشکلە نییە ماندوو بێتن، گەنج ماندوو دەبێتن، بەڵام ئایا گەنج کەنجین لە کۆلێژێک تاوا دەبیتن تعین ناکرێتن، ئەگەر تعینیش بکرێتن ساڵێ 5 مانگ موچەی هەیە. ئەمە هەموو هۆکاری سەرچی بۆ ئەوەی کە گەنج کۆچ بکاتن. پێویستمان بەوەیە کە وا لە گەنجەکە بکەین جێگای ببێتەوە لە نێوان ئێمەوە، یاخود هەڕەشەی لێ نەکرێتن، یاخود احتیمامی پێ بدەین، گرنگی بە ئامارەکان و بە ئاواتەکانی گەنجەکە بدەین. دەستەبەرنەبوونی مافە سەرەتاییەکانی ژیان بۆ گەنجان لە سایەی حکومڕانی پڕ لە گەندەڵی دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمەوە وای کردووە گەنجانی هەرێم سڵ لە مەترسیەکانی ڕێگای ئەوروپا نەکەنەوە و هەموو هەوڵێکیان بۆ ئەوە بێت نیشتیمانەکەیان جێبهێڵن. ئەم کابینەی حکوومەتی هەرێمیش وەکو درێژە پێدەری ڕێچکەی کابینەکانی پێشخۆی وەڵامی بۆ داواکاری گەنجان و چارەسەری کێشەکانیان پێ نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.